مانگی ئایر مانگە دیاریکرا و هەستیارەکەیە بۆ تورکیا بە تایبەتی کە لەم جارەدا زۆر باز لەو دەکرێت کە هەڵبژاردنێکی جیاواز دەبێت ململانەکە توندە لە نێوان ئۆپۆزیسیۆنی تورکیا و لە نێوان حیزبەکەی حیزبی دەسەڵاتدار کە تێیدا ڕەجەب تەیب ئەردۆغان لە نێو حیزبدا بە حیزبێکی فەرمانڕەوا دادەنرێت دیارە لەگەڵ ئەوەی ئۆپۆزیسیۆنی تورکیا کاندیدیان دزنیشان کرد بۆ ئەوەی کەسێک هەبێت لا بەرامبەر ڕەجەب تەیب ئەردۆغاندا ململانەی بکات بۆ بردنەوەی کورسی پۆستی سەرۆک کۆماری ئەو وڵاتە بەڵام کورد دوێنێ ڕایانگەیان وەکو هەدەپا ئەوان کاندیدیان نابێت بۆ پۆستی سەرۆک کۆماری وڵاتەکەیان لەسەرم بابەتەوە پرسی ئەو بڕیاری یاخود ئەو تانەی کە لە دادگای تورکیا درابوو بۆ داخستنی هەدەپا دوێنێ دادگای ئەو وڵاتە ڕەتی کردەوە کە داخستنی هەدەپە دوا بخرێت بۆ دوای هەڵبژاردنەکان ئەمەیش بەعد و ڕەهەندێکی دیکەیە کە لە نێو تورکیادا پرسە گرنگ و گەرمەکانن کە هەم میدیاکان هەم جیهانی چاویان لەسەرم هەڵبژاردننی و بەهەند وەری دەکەن لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز عەدنان ئەحمەد کە شارەزای لە کاروباری تورکیا و گفتوگوی زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ ئەودا دەکەین کاکاتنان زۆر سپاس بەخێر بیت بەپی پێش بینیە سەرەتاییەکان ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆم هەڵبژاردنە دەکەن لە تورکیا لە ڕاستی هەڵبژاردن یەکێک لە ڕێگاکانی دیاریکردنی ئەنجامەکان یان ئەوەی پێشبینی بۆ ئەنجامەکان پێی بریتە لە ئەنجامدانی ئەو ڕاپرسیانەی کە هەم لە مەودایەکی زۆرە ئەکرێن هەم لە ناوچەیەکی فراوانی جوگرافی ئەنجامەدرێن لە ماوەی ڕابردووە لە ماوەی چەند مانگی ڕابردووە ژمارێکی زۆر ڕاپرسی ئەنجام دراون ڕاپرسیەکان ئەتوانین بڵین زۆربەی هەرە زۆری ڕاپرسیەکان لە بەرژەوەندی هاوپەیمانی میلەتدایە وەکو هاوپەیمانی لە بەرژەوەندی هاوپەیمانی میلەتدایە وەکو کاندیدی سەرۆکایەتی لە بەرژەوەندی کەمال کڵجدارۆغڵۆ کاندیدی هاوپەیمانی میلەتدایە بەڵام وەکو پۆستی سەرۆک کۆمار بەڵام وەکو حیزب هێشتا بەپێی زۆربەی زۆری ڕاپرسیەکان هێشتا ئاکپارتی لە پلەی یەکەمدایە بۆچی ئەک پارتی هێندە بە بەهێزی ماوەتەوە سەرباری و قەیرانە ئابووری کە لە وڵاتەیە هەیە بوومەلەردەکەی ئەم دواییانەکە تورکیای گرتەوە زۆر باز لەو دەکرا بۆی ناپلانی بەهۆی خەلەلی حکومەتەوە بۆ ئەم بوومەلەرزەیش بەم جۆرە کارەساتی گەوری لێکەوتەوە ئێمە ناتوانین بڵێن ئەک پارتی بە بەهێزی ماوەتەوە چکە ئەک پارتی خۆی بەتەنیا لە سەرەتایەوە هات توانی دەسەڵات بگرێت دەست حکومەت پێک بێنێ بە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەر هەڵبژاردنەیەک ژمارەیەکی زۆر دەنگی لێبووتەوە و ئێستا کەوتووەتە خراپترین دۆخەوە یعنی ئێستا ژماری دەنگەکانی بە پێی زۆربەی ڕاپرسیەکان لە نێوان 29 تاوەکو 35دایە پێشتر چەند بوو پێشتر یەکەم جار بۆ نمەتوانی خۆی بەتەنیا دەسەڵات پێک بێنێ دوای هاتە خوارەوە بۆ لە 50 هاتە خوارەوە دوایی هاتە خوارەوە بۆ 45 تا 40 هاتا 35 هات ئێستا کەوتوتە خراپترین دۆخەوە کە هەندێک هەڵبژارد هەندێک ڕاپرسیەکان تقریبا تاوەکو 29 هاتووەتە خوارەوە بەڵام ئێمە ناتوانین ڕاپرسیەکان بکەین بە بنەمای سەرەکی بۆ خوێندنەوەی دۆخەکە تەنها توانین بە شێوەیەکی سەرەتایی دۆخەکەی پێ بخوێنینەوە چکە زۆر جار هەندێک جار ڕاپرسی ئەنجامە درێ بەڵام ئەنجامی هەڵبژاردنەکان دواتر پێچەوانی ڕاپرسیەکانە بەڵام وەکوتم ئێستا تاکە ڕێگا و نزیکترین ڕێگا و زانستترین ڕێگا بریتێ لە ئەنجامی ڕاپرسیەکان کە وەکوتم وەکو حیزب لە بەرژەوەندی نەک لە بەرژەوەندی ئاکپارتیایە وەکو یەکەمە تا ئێستا بەڵام ئەوە لە بەرژەوەندیان نییە لەبەر ئەوەی پێشتر زۆر بەهێز بوو لە سەرتاوەکوتم خۆی بەتەنیاتوانی حکومەت پێک بێنێ بەڵام ئێستا لە دۆخێکی خراپدایە بەتایبەت دوای بمەلەرزەکە کە بمەلەرزەکە توانین بڵین مێژووی تازەی تورکیای کرد بە دوو بەشەوە ئێستا ئێمە پێش بمەلەرزەکەمان هەیە و دوای بمەلەرزەکەمان هەیە هەر ئەمە ژوای کرد بۆ نمونە بمەلەرزەکە کاریگەری لەسەر بڕیاری زۆربەی حیزبەکانە بێ بە هەدەپەشەوە کە کاندیدیان دیاری ئەم بوومەلەرزەکە کاریگەری لەسەر ڕێژی بەشداریکردنی دەنگدەرانە بێ کاریگەری تقریبا دەبێ بەڵام ئێستا کۆمسیۆنی باڵا بژانەکانی تورکیا هەموو هەوڵێکەدا بۆ ئەوەی زۆربەی ئەو کەسانی کەوا لە ماڵەکانی خۆیان بەجێهێشتووە یان لە کۆنتێنەرەکانان یان لە خێمەکاندان یان ڕۆشتن بۆ شارەکانی دیکە کۆمەڵی میکانیزمیان داناوە بۆ ئەوەی زۆربیان بتوان بەشداری لە بژانەکەدا ئەمانە بەڵگە نامۆشتیشیان لە بەردەستانی بۆ بەشداریکردن ئێمە چەند میکانیزمێکمانەیە ینی کۆمسیۆن چەند میکانیزمێکی هەیە یەکێکیان ئەوەیە کە بە پێی ئەو ئامارانە بێت کە ئافاد ئەیخاتە ڕوو بەڕێوبەرایەتی کە بەڕێوەبردننی کارەسات و دۆخەڵناکاوەکان لە تورکیا کۆمەڵی ئاماری هەیە تۆماری ئەو کەسانەی هەیەکەوە هەم ناوچەکانی خۆیان بەجێهێشتووە هەم ئەوانن کە لە نێو خێمەکاندان ڕێگاکی وێیان ئەوەیە پشت بە ئامارەکانی ئافاد دەبەسرێت ڕێگاکی دیکەوەیە پشت بەو ئامارانە ئەبەسرێت کە ڕێکخراوەکانی دیکە کۆیان کردوێتەوە بە هەر حاڵ کۆمسیۆن هەوڵەدا کە
زۆرترین دەنگدەر بەشدار بکەوە زۆرترین خەڵکی ئەو ناوچانەی کە تووشی بوومەلەرزەکە بوون بەشداری لە هەڵبژارنەکەدا بکەن تاوەکو چەند نەتوان سەرکەوتوو بن ڕەنگە نەتوان 100% سەرکەوتوو بن بەڵام هەوڵ دەدەن کە زۆرترین کەس بەشداری بکەن. باشە لە دەنگدانی پێشترە میدیاکان بە بەردەوامی ئەویان باسە کرد کام هەڵبژاردنە جیاوازە بۆ لە بەرژەوەندی کووردا کۆمەڵێک دەستکەوت بۆ کوردهێنێتە پێشەوە لەم هەڵبژاردننی شتێکی یاسایەکە وەکو بانکیشە بەکاربێنرێنم ئەم دەستەواژانە بوروژێنرێن لە نێو میدیاکانە لە نێو خەڵکدا بەڵام جیاوازی ئەم هەڵبژاردنە چی دەبێت لەگەڵ هەڵبژاردننی پێشوو لە تورکیا؟ ئەتوانین بڵین لە چەند ساڵی ڕابردووە ئەمە کاریگەرترین هەڵبژاردنە لە مێژووی تورکیا ئەنجامەدرێت و ئەم هەڵبژاردنە چارەنووسی زۆربەی حیزبەکان یەکلا ئاکاتەوە. یعنی ئەتوانین بڵین لە ساڵی 1950 ئەمە هەڵبژاردنێکی زۆر تایبەتە بۆ تورکیا بۆ حیزبەکان تایبەتە بۆ ئاکپارتی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە دەسەڵاتی بەدەستەوە بوو ئێستا کەوتوتە بەردەم دۆخێکەوە کە ئەگەر هەیە دەسەڵاتە لە دەستبات و زۆربەی وەکوتم ڕاپرسیەکانیش لە بەرژەوەندی مانەوەی ئەم دەسەڵاتە نی. باشە بۆ جەهەپە چارەنووسازە لەوانەیە جارێکی دیکە لە دوای 1950 دیسان بێتەوە سەر دەسەڵات بۆ هەدەپە چارەنووسازە لە بەرەوەی کلیلی هەڵبژاردنە توانی هەڵبژاردنەکە یەکلا بکاتەوە یعنی ئێستا هەمووان ئەزانن هەم پارتی هەم هاوپەیمانی میلەت ئەزانێ هەم هاوپەیمانەتی جمهور ئەزانێت کە ئەوەی هەڵبژاردنەکە یەکلاکاتەوە هەدەپەیە هەدەپە بچێتە پاڵ هەر هاوپەیمانێتێکەوە تقریبن بە پێ ڕاپرسیەکان ئەتوانین بڵێن ئەنجامەکە لە بەرژەوەندی ئەو هاوپەیمانیەک لاکاتەوە. باشە کەواتە باس لە هاوپەیمانی کرد لە سەروبەندی هەڵبژاردنە بە بەردەوامی ئەو شتی کە حیزبەکانێکن لە هەموو وڵاتێکە شتێکی یاساییە دروستکردنی هاوپەیمانێتیە لە نێوان حیزبە سیاسیەکاندا چاوەڕێ دەکرێت یاخود تاکو ئێستا چەند هاوپەیمانێتی دروستکراوە و هەدەپێش کام هاوپەیمانی هەڵا بژێرێت بۆ تا ئێستا ئێمە کۆمەڵی هاوپەیمانیمان هەیە بەڵام سێ هاوپەیمانی گەورەمان هەیە هاوپەیمانی جمهورمان هەیە کە پێکاتوە لە ئاکپارتی مەهەپە پارتی یەکبوونی گەورە و هوداپاریش لە چەند ڕۆژی ڕابردووە چوە پاڵ هاوپەیمانەکە و ڕانگەیان کە پشتیوانی ئەردۆغانەکەن هاوپەیمانی دووەم کە هاوپەیمانی حیزب ئۆپۆزیسیۆنەکانە جگە لە هەدەپە و کۆمەڵە حیزبی تر کە پێکاتوە میلەت کە پێکاتوە لە جەهەپە پێکاتوە لە پارتی باش پێکاتوە لە سەعادەت پێکاتوە لە پارتی ئایندەی ئەحمەد داودۆغڵۆ و پارتی دەڤای علی بابەجان و پێکاتوە لە پارتی دیموکراتی ئویساڵ ئەمە هاوپەیمانەتی دووەمە کە ڕکابەریەکە کە بێنە لەسەر دەسەڵات هاوپەیمانی سێهەم بریتێ لە هاوپەیمانی ڕەنج و ئازادی بەر لێ سەر ڕەنج و ئازادی ئەمە بزانم ئەم هاوپەیمانی میلەتەکە ئیسە دروستکۆ لە حیزب ئۆپۆزیسیۆنەکان زیاتر وا بەناوبانگە و شایعە ئەمانە هەمویان کوردن یاخود ئۆپۆزیسیۆنەکان تورکیشیان تێدا هاوپەیمانی میلەت وەکوتم جەهەپەیە نزیکترینیان لە کوردەوە تقریبا ئێستا ئەتوانین بڵین کە بەتایبەت لە لێدوانەکانی ڕابردووە بریتە لە علی بابەجان بەڵام ئەم نزیکبوونەوە لە کوردە ئێستا ڕەنگە فریای علی بابەجان نەکەوێت بەتایبەت ئەو لە پارتی دەسەڵاتدارا بووە و ساڵانی لە پارتی دەسەڵاتدارا بووە خەڵک بیلەوە کاتەوە کە ڕۆژێک لە پارتی دەسەڵاتدارا بووە نەیتوانی و هیچ بەرامبەر بە کورد بکات ڕەنگە ئێستاش ناتوانێت بیکات بۆیە لەگەڵ سەرڕایەوەی کە کەسایەتێکی زۆر بەهێزی هەیە کەساتێکە لە ڕووی ئابووری و زۆر بەهێزە لە ڕووی نێودەوڵەتیەوە زۆر بەهێزە بەڵام هێشتا بە پێ ڕاپرسیەکان دەنگەکانی زۆر بە زەحمەت بە پێ ڕاپرسیەکان ئەچێتە لە سەداسی. باشە هاوپەیمانی سێم هاوپەیمانی سێم بریتێ لە هاوپەیمانی ڕەنج و ئازادی هەدەپە پێشڕەوی هاوپەیمانێتەکەکە لەگەڵ کۆمەڵی پارتی دیکە پارتی کرێکارانی تورکیای لەگەڵایە پارتی ڕەنجی لەگەڵایە پارتی کۆمەڵایەتی ئازادی لەگەڵایە و یەک دوو پارتی دیکە پارتیکی دیکەم هاوپەیمانێتێکی دیکەمانەی هاوپەیمانی ئاتایە کە لە زەفەر پارتی لە کۆمەڵی پارتی پێکدێر و پارتێکمان هەیە بریتێ لە هێزە چەپەکانی تورکیا بەڵام کێشەی ئەوەی ئەم هاوپەیمانەتی ئەوەیە هاوپەیمانەتەکانی دیکە ژمارەیەکی کەم دەنگیان هەیە بەڵام تا ئێستا وەکو خۆیان دەچنە هەڵبژاردنەوە و ڕیان نەگەاندووە پشتیوانی کام هاوپەیمانیەکەن هەدەپەی ئێستا ماوەتەوە بە ڕسمی پشتیوانی هیچ هاوپەیمانێتێکی نەکردووە تەنها دوێنێ ڕایگەاندووە کە ئەوان کاندیدیان نابێ بە پرسی سەرۆ کۆمار بەڵام ڕاستەوە خۆ ڕایان نەگەاندووە کە پشتیوانی هیچ کام لە کاندیدەکانەکەن بەڵام ئەوەی کە دەخوێنرێتەوە لەم بڕیارە بریتێ لەوەی کە ڕەنگە بە ئەگەری زۆرەوە لە داهاتووە پشتیوانی کەمال کلژداڕۆغڵۆ باشە کەمال کلژدار ئۆغڵۆ هەر لە نوێترین لێدوانیا باسی لەوە کرد کێشی کورد پێویستە لە نێو پەرلەمانی تورکیا چارەسەر بکرێت ئەمە بە تەنها بە دروشم لێکە درێتەوە و پێشینی کاری سیاسی یاخود یەکێکە لەو سیاسیانەی کە دەتوانێت کار لەسەر ئیشی کورد بکات بەڕاستی ئێمە ناتوانین هەڵسەنگاندن بۆ هیچ سیاسی بکەین بەر لە هەڵبژاردن چکە قۆناغی بەر لە هەڵبژاردن چەند مانگی بەر لە هەڵبژاردن بریتێ لە قۆناغێک کە تیایدا بەڵێنەکان دێنە پێشەوە و واقعی بوونی
سیاسەکان کەمترە بێت بەڵام مێژوویەکی بەڵام مێژووی ئێمە مێژووی جەهەپا بینین یانە بێت لە چوارچێوەی مێژووی جەهەپا لە چوارچێوەی مێژووی کەمال کڵجداڵۆغڵۆ ئەم بەڵێنانە بخوێنینەوە لە ئێستا کەمال کڵجداڵۆغڵۆ زۆر پێویستی بە هەدەپە هەیە چونکە وەکوتم هەدەپە کلیلی هەڵبژاردن بۆیە لە ئێستا لە کۆبوونەوەی ڕابردوودا کۆمەڵی بەڵێنی داوە کە چاوەڕان ناکران بەڵێنانە بدا هەرچەنە بەڵێنەکان زۆر بەڵێنی ئەوەن ینی زۆر ئەوە نین بڵێن جێبەجێ دەکرێت بەڵام بەڵێنی عامن بۆ نمونە باسیەوەی کردووە کە کۆتایی بەدانانی قەیومەکان هێنن باسی لەوە کردووە کە دەسەڵاتە ناوچەیەکان بەهێزەکەن کە ئەمە زۆر مەترسیدارە بۆ ئاکپارتی ینی ئاکپارتی شتێک کە زۆر ئاکپارتی نیگەران کرد لە کۆبوونەوەکەی کڵجداڵ ئۆغڵۆ و هەتەپە و دوایەوەی کۆنگە ڕۆژنامە نووسەکە بریسی بۆ لەو خاڵەکە دەسەڵاتە ناوچەیەکانن کە پێی وایە کە ئەمە بەهێزکردنی دەسەڵاتی پەکەکە و هەدەپەیە لە ناوچە کوردیەکانە وەکوتم نابێ ئەم بەڵێنانە وەکو بەڵێنی واقعی بخوێنێتەوە چونکە بەڵێنی پێش هەڵبژاردنە بەڵام ئەوەی کە هەدەپە ئێستا بڕیاری داوە کە نزیکترە لە هاوپەیمانی میلەتەوە پەیوەندی بە ئەوە هەیە کە هەدەپە ئەوێ چی بکات ئەوێ هەڵوێستی چی بێ بەرامبەر ئاکپارتی کە ئەوێ کۆتایی بەدەسەڵاتی ئاکپارتی و ئەردۆغان بێت یعنی پشتیوانی ئەگەر لە داهاتووە هەدەپە پشتیوانی کڵجداڵ ئۆغڵۆ بکە پشتیوانی هاوپەیمانی میلەت بکە پەیوەندی بەوە نییە کە بڕوای بە هاوپەیمانی میلەت هەیە یان بڕوای بە جەهەپەیە پەیوەندی بەوە هەیە کە ئێستا تاکە ئامانجی هەدەپە دوژمنەکەم دۆستمە ئێستا کۆتا و سەرەتایی وەک بنەڕەتیترین ئامانجی هەدەپە بریتێ لەوەی کۆتایی بەدەسەڵاتی ئەردۆغان بێ کۆتایی بەدەسەڵاتی ئاکپارتی و مەهەپە بێ ئەگەر جگە لە هاوپەیمانی میلەت هاوپەیمانێتێکی دیکەش دروست بواە هەدەپە تقریبەن پشتیوانی ئەکرد بۆ ئەوەی کۆتایی بەم دەسەڵاتە بێنێت کاتە ئەگەڕێنەوە بۆ ئەو بەعدوو ڕەهەندی کە ڕەنگامە هۆکارێکی بوو بێت کە هەدەپە تا ئێستا کاندیدینە بۆ ڕایگەیان کە نایشی بێت هەدەپە کاندیدی نابێت بەڵام تا ئێستا وەکو سەلاحەدین دەمیتاش ڕایگەیان چەند ساعتە پێش ئێستا ئەوان کاندیدیان نابێت مانای ئەوە نییە پشتیوانی کاندیدێکیش بکەن و تا ئێستا ئەمە ڕانەگەێنراوە ینی نە هاوسەرۆکانی هەدەپە و توانە پشتیوانی کەمال کڵجداڵ ئۆغڵۆکەن نە سەلاحەدین دەمیتاش ئەمە ڕاگەاندوون ئەمە بەرچاوڕوونیەکە بۆ دەنگدەرەکان کە ئەگەر هەیە ینی ئەمە دەرگایە کە بیکەنەوە بۆ ئەوەی دەنگدەر ڕابێن لەگەڵ ئەوەی کە ڕەنگە لە داهاتوودا پشتیوانی کڵجداڵ ئۆغڵۆ بکەن چونکە هەدەپە ئەزانێ تاکە ڕێگا بۆ کۆتایی هێنان بە ئاکپارتی بە ئەردۆغان بریتێ لەوەی کە پشتیوانی کەمال کڵجداڵ ئۆغڵۆ بکەن چونکە هاوپەیمانی میلەت ئێستا بەپێی ڕاپرسەکان دەنگەکانیان نزیکە بێتەوە لە سەرووی لە 140 و ئەگەر هاوپەیمە ئەگەر هەدەپە بچێتە پاڵیان تقریبن ئەتوانین بڵین تا ڕادێک لە گلاکەرەوەیە بەڵام هەرگیز ناتوانین ئەمە 100% بڵین چونکە ئەکرێ دۆخەکە پێچوانە بێتەوە لە ماوەی ئەم دووانگەدا شتی نوێ ڕوودا لە تورکیا باشە باس لەوە دەکرێت کە ڕەنگە بەهۆی کەوتنە خواری هەلیکۆپتەرەکە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو بۆمە لەرزە بەهێزی کە کارساتێکی مرۆیی لە تورکیا لێکەوتەوە ئێستا ئاکپارتی جۆرێک لە گفتوگۆ مفاوزاتی لەگەڵ هەدەپەیە دەست پێ کردبێت بحکمیەوەیشی کە تا ئێستا هەدەپە ڕایگەاندووە کاندیدیان نایب پۆستی سەر و کۆمار چاوەڕێ دەکرێت لە گفتوگۆ و مفاوزات و لێک تێگەیشتن و بەرژەوەندی هاوبەشابن لەگەڵ هەر یەک لە کەمال کلیژدار ئۆغڵۆوە ئەردۆغانە ئێمە لە هاوکێشە و پەیوەندە سیاسەکانە ناتوانین بڵین 100% شتێک گواڕوەدا بەڵام بە ئەگەری زۆر ئەوەیە کە پەیوەندی نێوان کورد و ئاکپارتی پەیوەندی نێوان هەدەپ و ئاکپارتی کۆتایی پێهاتووە و احتیمالی ئەوەی کە جارێکی دیکە گفتوگۆ بکەنەوە احتیمالێکی زۆر لاوازەوە توانین برین مەحاڵە بەڵام وەکوتم مەحاڵ لە سیاسەتانیە بەڵام زۆر مەحاڵە ئەمە چونکە ئەوەی کە ڕوویدا لە چەند ساڵی ڕابردووە بەتایبەت لە دوای 2015 ئەوەی ڕوویداوە لە تورکیا ئەوەی ڕوویداوە لە نێوان هەدەپە و ئاکپارتیە دۆخێکە کە هەرگیز ناکرێ ئەم دووهێزە بەیەکەوە گفتوگۆ بکەنەوە ئەگەر تەماشای چاوپێکەوەنەکەی دوێنی ڕەجەب تەیب ئەردۆغان بکەین دوێنێ شەو ینی بەڕوونی ڕایگەاند دیسان ئەوەی دووپات کردەوە کە هەدەپە بریتێ لە درێژکراوەی پەکەکە و بریتێ لە باڵی سیاسی پەکەکە بۆیە هیچ احتیمالێک نییە جارێکی دیکە هەدەپە لەگەڵ ئاکپارتیا گفتوگۆ بکات باشە سەردانەکەی سوودانی بۆ تورکیا ینی چاوەڕێ دەکرێت هەر ئامانجێکی هەڵبژاردنەکان لە دیوێکی دیکە بۆ ئەردۆغان بەدەستبێنێ باسە لە پەکەکە کرد کە ڕەنگە لە نێو گفتوگۆکانیان باسییان لە پەکەکە کردبێت لە ئێستا ئەردۆغان خۆی نە ئەردۆغانە مەشارێتەوە نە هاوپەیمانەکانی لە مەهەپە مەشارنەوە کە ئەمە هەڵبژارنێکی زۆر چارەنووسازە بۆ ئەوان وەمە هەڵبژاردنێکە ئایندەی ئەوان یەکلاکاتەوە بۆیە ئەردۆغان لە ئێستاە ئاکپارتی لە ئێستاە لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی هەرێمی و لە ئاستی نێوخۆیی دەستی بە گفتوگویەکی چڕ کردووە بۆ ئەوەی زۆربەی کارتەکان لە ناو خۆیدا لە بەرژەوەندی خۆیدا بەکاربێنێ لە ئاستی نێودەوڵەتیە هەوڵەدا پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا باشتر بکە و هەندێک جار هێرشی زۆر ئەکاتە سەر ئەمریکا لە پێناو ئەوەی کۆمەڵی دەنگدەری نەتەوە پەرستەیە ئەمانە کۆبکاتەوە لە دەوری خۆی لە ئاسی نێودەوڵەتیە ماوەیەکی زۆر هەوڵیدا کە پەیوەندی بە شار ئەسەدەوە بکە گفتوگۆی لەگەڵا بکەوە دانیشن بەیەکەوە بەڵام بەشار ئەسەد سەرکەوتوو نەبوو لە مەشدا
هەوڵیدا پەیوەندیەکانی لەگەڵ دەور و دراوسێ باش بکات دیسان سەرکەوتونە بوو لەگەڵ یۆنانا سەرکەوتونە بوو ئێستا ڕووی کردووەتە میسر ئێوێ پەیوەندەکانی باشکاتەوە لە ئاستی مەوزوعی دراوسێدا ئێستا ئەردۆغان تێگەشتووە کە ڕەنگە عێراق ئەو کاریگەریە گەوری نەبێت لەسەر هەڵبژارنەکانی تورکیا ڕەنگە هەرێمی کوردستان ئەم کاریگەری هەبێ هەرێمی کوردستان بتوانێت هەندێک یارمەتی بە بەڵام ئەوەی کە هەڵبژارنەکان لە تورکیا یەکلاکاتەوە بریتێ لە دەنگدەری ناوخۆ و دەنگدەری ناوخۆ ئەوەی کە کاریگەری هەیە لە سەریان بریتێ لە دۆخە ئابوووریەکە دۆخە ئابوووریەکەی ئێستا گوزەرانی خەڵکی تورکیا زۆر خراپ هەڵ ئاوسان زۆر بەرزە گرانیەکی زۆر هەیە لە تورکیا و قەیرانێکی دارایی و ئابووری قورسەیە کە تورکیا خۆی ئاکپارتی خۆی ئەمە ناشارێتەوە یعنی ئەوەی کە ئاکپارتی خۆی تێگەشتووە و شارزانی ئابووری باسیەکەن ئەوەی ئەتوانی ئاکپارتی ئەگەر ڕزگار بکە بریتێ لە دۆخە ناوخۆیەکە ینی دەور و دراوسێ ناتوان ئەم ڕزگار بکەن بۆیە ئەو هۆڵانی لە ئاسی نێودەوڵەتیایدا هەوڵێکن کە ڕەنگە خۆشی زۆر باوەڕی پێی نەبێ بەڵام ناکرێ ئەم کارتە ئێمە با شتەکە لەوەیە نبینینەوە کە ئەردۆغان لە کۆمەڵێک پرس کۆمەڵێک پرسی ئابووری هەیە قەیرانی ئابووری تاوی جیهانی گرتوۆ لەم چەند ساڵی دوایە لە دوای کۆرۆنا و سەروبەندی کۆرۆنا و تا ئێستاش ئەگە شتەکە لەمایانە بینیم لە ناوخۆی وڵاتەکەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕەجەب تەیب ئەردۆغان لە ماوەی دەست بەکاربوونی لە پۆستی سەر و کۆماری وڵاتەیە علاقات و پەیوەندیەکی زۆر باشی دروست کردو لەسەر ئاستی نێودەوڵەتی توانیوێتی تەنانەت هاوپەیمانێتی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەگەڵ زۆربەی وڵاتاندا دروست بکە ینی ئەی ئەمە چۆن دەتوانێت هاوکاری ئەردۆغان بکە و لە ناوخۆی وڵاتەکەیش بەشێک لە خەڵکەکە هەیە کە زۆر پشگیری ئەردۆغانەکەن لە ڕاستیە توانین بەپێی زۆربەی شیکردنەوەکان ئەتوانین بڵین پێچەوانی ئەمەی ینی تورکیا لە ماوەی ڕابردووە بەتایبەت لە ساڵەکانی کۆتاییە پەیوەندەکان لەگەڵ دەور و دراوسێ پەیوەندێکی زۆر خراپ بوو لەگەڵ یۆنانا پەیوەندەکانی زۆر خراپ بووە لەگەڵ میسرا خراپ بووە لەگەڵ سووریا هەر گەیاندوێتێت تەواو هیچ پەیوەندێک نەماوە توانین بڵین لەگەڵ عێراقدا پەیوەندەکانی هێشتا هەر زۆر باش نییە لەگەڵ ئەرمەنستانە هەر زۆر خراپ بوو لە ئاسی نێودەوڵەتیانە لەگەڵ فەڕەنسا باشە نە لەگەڵ بەریتانیا باشە و لە هەمووی خراپترەوەیە کە لەگەڵ ئەمریکا پەیوەندێکی زۆر خراپی هەیە و ئەم پەیوەندی خراپە ئەگەر بچینە نێو وردەکاریەکانەوە زیاتر ئەیبینین ینی ئەوەی لە ئاستی ڕووکارە ئەیبینین کە هەندێک ڕوونکردنەوە درێ هەندێک لێدوان هەیە پەیوەندی بەوە هەیە کە یانوێ پەیوەندەکانیان بپارێزن ئەگینا پەیوەندی نێوان ئەمریکا و تورکیا لە هیچ کاتێکا ئەوەندە خراپ نەبووە نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی دیپلۆماسیەوە هەر مەوزوعی کڕینی فڕۆکەکان باس بکەین لە F35ەوە تاوەکوی F16 دەرەکەوێت کە پەیوەندەکانی زۆر خراپە یعنی ئەتوانین بڵین ئەگەر بە شێوەیەکی واقعی هەڵسەنگاندن بکەین ئەتوانین بڵین ئاکپارتی لە کۆتایی ئەم ساڵانی دوایدا لە ئاسی نێودەوڵەتە پەیوەندەکانی زۆر خراپە و ئەمە خۆشیان نایشاردنەوە وەکو وتم لە ئاسی ناوخۆشە قەیرانێکی گەورەی ئابووری و دارایی هەیە ئەمە مانای ئەوە نییە کە ئەمە بتوانێت ئەردۆغان بخا بەڵام ئەمە کاریگەری لەسەر دەنگدەری تورکەیە چونکە لە تورکیادا ئەوەی هەمیشە دەسەڵاتێکی هێنا و دەسەڵاتێکی کۆتایی پێناوە بریتیوە لە دۆخی ئابووری ینی کە سێکسکی برسیە بیر لەوە ناکاتەوە کە تۆ وعدی پێدەی کە چتە سەرمان کە وعدی پێدەیەتوانی منافەسەی ئەمریکا بکەی لە مەوزوعی گەردونیە ئەو دینارێک لە گیرفانیان نەبێ بەتایبەت مەوزوعی لیرەی تورکی لە پاشەکشێکی خراپدا لە مێژووی تورکیا لیرەی تورکی بەم ئاستە خراپە دانەبەزیوە یعنی دەنگدەرێکی تورک کە چێتە بازار پارەی پێ نییە ئەمە بڕیان لەسەر بیرکردنەوەیدا کە لە پاشە ڕۆژە دەنگ بەکێبدا بۆیە دۆخە ئابووریەکە زۆر کاریگەری زیاترە لەوەی کە لە کارتەکانی دیکەی مەوزوعی کارتی هەرێمی و کارتی نێودەوڵەتی و دڵنیا بەلەوەی لە ئاستە نێودەوڵەتیەکەدا کاریگەری خراپی ئەبێ بۆ نمونە هەموو میدیای نێودەوڵەتی میدیای ئەمریکی و میدیای بەریتانی لە ماوەی ڕابردووە فشارێکی زۆریان کردو و زۆربەی ئەو راپۆرتانی لە میدیای ئەمریکی و میدیای بەریتانیا هەیە هیچیان لە بەرزۆندی ڕەجەب تەیب ئەردۆغانانین هەر بۆیە دوێنێ شەویش ئەردۆغان دیسان باسی ئەوەی کردووە لە چاوپێکەوتنەکانی دیکا باسی کردووە کە ئەوان لە ژێر هێرش و لە ژێر فشارێکی زۆری میدیای ئەمریکی و میدیای بەریتانیان کە ئەوان بوون بە دارەدەستی ئۆپۆزیسیۆن لە تورکیادا باشە بەس لە بابەتێکی دیکە دیوێکی دیکەی ئەم هەڵبژاردنەکەین ئەویش تانەیەک هەبوو لە دژی هەدەفە بۆ داخستنی هەدەفە کە لایەنی سەرەکی کە ئەم کەیسی دەجوڵان حیزبەکەی ئەردۆغان بوو ئەردۆغان خودی خۆشی بوو کە دەیەوێت ئەم کەیسە زوو دانیشتنی لەسەر بکرێت دیارە هەدەفە تانی هەبوو لەوەی کە ئەم دانیشتنە دوا بخرێت بۆ دوای هەڵبژاردنەکان دادگاڕەتی کردەوە ئەم کەیسە چ کاریگەریەکێ بێت لەسەر هەڵبژاردن لەسەر هەدەفە دیاریکراوی ئاک پارتی لە ڕێگەی محکەمەی دەسووری و لە ڕووی دادگایەوە ینی ئەمە ڕای هەدەپێ ئەم تا چۆن ڕاستەیانە ئەمە ڕای هەدەپەیە هەدەپاڵێ ئاک پارتی ئێستا دادگای کردووەتە دارەدەستی خۆی بۆ ئەوەی کۆتایی بە هەدەپە بێنێ و هۆکاری سەرەکی جوڵانی ئەم کەیسە لە ئێستادا پەیوەندی بەوە هەیە کە وەکو لە سەرەتا داوتم
ئاکپارتی تێگەشتووە کە پەیوەندیەکانی لەگەڵ کورد و لەگەڵ هەدەپا کۆتایی هاتووە یعنی هیچ ئومێدێکنی ئاکپارتی جارێکی دیکە لەگەڵ هەدەپا گفتوگۆ بکە بۆیە تاکە ڕێگا لە ئێستاوەیە کە دای بخات بەڵام هەدەپە لە ئێستا دەستەوەستان نییە لە ئێستادا وەکو دوێنێ شەو میت حەسەنجار هاوسەرۆکی هەدەپەوتی ئەوان لە ڕێگەی پارتی سەوزی چەپەوە ناڵبژاردنەکانەوە چونکە میت حەسەنجار وتی ئەگەر لە هەزاردا یەک احتیمال هەبێت کە هەدەپەدا بخرێ ئێمە نامانەوێت ئەو ڕیسکە بکەین ئەو سەرکەشێ بکەین ینی سەرکێشێ بکەین کە بچینە هەڵبژاردنەوە ئەو هەموو دەنگەمان لە دەست بین چونکە ئەگەر هەدەپە بە خۆی بچێتە هەڵبژاردنەوە و چەند ڕۆژێک پێش هەڵبژاردن پارتەکەدا بخرێ دەنگی کورد کۆتایی دێ و زۆر ئەو کاتە لە بەرژەوەندی ئەردۆغانە بێ بە ئاسانی توانێت لە دەسەڵاتە بمێنێتەوە بۆیە لە دوێنێەوە بڕاریان داوام ڕۆژ دەمیتاش باسی کرد کە لە ڕێگەی پارتی سەوزی چەپەوە هەڵبژاردنەکەەوە کە پارتێکە توانین بڵین هەر تقریبا ئەتوانین وەکو درێژکراوی هەدەپە بیبینین و هەدەپە هەرگیز دەنگەکانی خۆی ناخاتە مەترسیەوە بۆی هەمیشە کۆمەڵی پارتەیە لە تورکیا لە باکووری کوردستان کە لەم کاتانە ئەتوانن فریای دەنگی کورد بکەون دواخستنی دۆسیەکە بۆ دوای هەڵبژاردن بۆ هەدەپە گرنگە بەڵام ئەگە دواژ نەخرێ هەدەپە ئەتوانێت کارتی دیکە بەکاربێنێ ئەمێ یەکشت بڵێ ئەگەر ینی داخستنی هەدەپە پێش هەڵبژاردن ئەگەرێکی لاوازە لە ڕاستیە بەڵام هەدەپە هێشتا ئەم ڕێگا بەکارێنێ بۆی ئەم ئەگەرش لە ناوبە چونکە مەوزوعی داخستنی پارتێک لە تورکیا مەوزوعێکی ئاسان نییە ماوەیەکی زۆری پێچێ پارتێکی گەورەش بێت پارتێکی گەورەشە یان تەنها ئەگەر پارتێکی بچووکیش بێ پرۆسەی داخستنی پار لە تورکیا پرۆسەیەکی دوور و درێژە ینی بەپی پێشبینیەکان ئەگەر پرۆسی داخستنی هەدەپە بەڕاستی بچێتە جێبەجێکردنەوە ڕەنگە تاوەکو مانگی حوزەیران تا مانگی تەموز بڕوە بەڵام هەدەپە دانانیشێ بە دیارەمەوە ڕەنگە فشارەکە لەسەر دادگا زیاتر بێ لەسەر محکەمەی دەستوری بڕارەکە زووتر دەبکە ناوێ ئەم هەنگاوە مەترسیدارە بنێ بۆیە لە ڕێگەی پارتی سەوزی چەپەوە سێت هەڵبژاردنەکە کاگەدنان زۆر سپاس بۆ ئامادەبوون ماندوو نەبی خۆش